دوو تویتەکەی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ لە تویتەردا ئاستی سیاسی کوردەکانی سووریای بەرز کردووەتەوە و هەڕەشەی داڕمانی ئابووریش لە تورکیا ئەکات. ئەگەر هێرشەکانیان بۆ سەر کوردەکان ئەنجام بدەن کە ماوەیەکە سوپای تورکیا و هاوکارەکانی سەرقاڵن بە ناردنی هێز و چەک و تەقەمەنی بۆ ئەو سنوورە. ئەمریشیەکان ئەوە ناشارنەوە کە تورکیا هاوپەیمانی دێرین و استراتیژی ئەمریکایە و نایگۆڕنەوە بە هاوپەیمانیان لەگەڵ کورد لە سووریا کە زیاتر وەک گروپ و هاوبەش ناوزەدیان کردووە. بەڵام بڕیاری پاشەکشەی ئەمریکا لە سووریا ناڕەزایەتی ناوخۆیی لێکەوتەوە بۆ ئەو هێزەش کە هاوشانی ئەمریشیەکان شەڕی داعشیان کردووە مای نیگەرانی بوو ڕەنگە لای سەرۆک ترامپیش بڕیاری تازەی لا دروست بوو بێت. لێ حەتەنها ئەم دەبیستن و ڕۆمی هەبوونە هێزە ئەمریکاژی و هێزن کووالیسیۆنێکی حەتەنها بەرپرسیارتین دەرهەقی vaنداش ئالی جیهانێڤە tam pêk nehatine nelgor qanûn û krîteriyan jî itîfaqên navnetewî nêzkatî ji vana re hatiye kirin. Ji bo vê em dibînin ku em bi tenê hatine hêştin. وا دەرەکەوێت تورکیا سوور بێت لەسەر ئەو هێرشە بۆ سەر ناوچەکانی ژێر دەسەڵاتی سووریای دیموکرات کە تورکیا وەک پەکەکە لیان دەڕوانێت. زۆر خێراش وەزیری دەرەوەی تورکیا وەڵامی ترامپی دایەوە و دڵنیایی دەدات کە تورکیا بە هەڕەشەی ئابووری چۆکدا نادات. زۆر جار ئەومان وتووە و دووبارشی دەکەینەوە کە ئێمە ناترسین لە هەر هەڕەشەیەک هەڕەشەی ئابووری بۆ سەر تورکیا ناگات بە هیچ ئامانجێک. لە تویتەکەی ترامپ مژدەی ناوچەیەکی ئارامی تیا هاتووە کە 20 میلە وردەکاریەکانی ناڕوونە. ئایا هاوشێوەی ئەو ناوچەی دژەفرینە کە لە کوردستانی عێراق هاتە ئاراوە و حکوومەتی هەرێمی کوردستانی لێ دروست بوو هەرچەندە وتەی بەرپرسە باڵەکانی سووریا لە زاری کوردەکانەوە باسی یەکپارچەی خاکی سووریاکەن. لەگەڵ کووردا پەیوەندیمان هەیە دانەبراوین لە گفتوگۆکردن ڕەنگەوا پێویست بکات بەردەوامی زیاتری هەبێت بە لە بەرچاوگرتنی ئەو ئاستەنگانەی هەن بە تایبەتی چاوچنۆکی ڕژێمی تورکیا لەسەر خاکی سووریا زۆربەی لێدوانی بەرپرسە کوردەکانیش بەلای ئێمەوە ئەرێنیە بە تایبەتی لە ڕووی پاراستنی یەکپارچەی خاکی سووریا وەکو گەل و خاک. ترامپ دەڵێت ئەمریکا ناوچەیەکی ئارام دروست دەکات کە خوێندنەوەی ئەوە هەڵدەگرێت کە دوور دەبێت لە دەستێوەردانی رووسیا و ئێران و سووریا و تورکیا. ماوەتەوە سەر ئەوەی ئایا تورکیا هێرشەکەی کات تا بڕیارەکەی ئەمریکا بکاتە بڕیارێک نەک لە ئەمریکاوە لە نەتەوە یەکگرتوەکانەوە سەرچاوە بگرێت. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.